دەکەن کە تایبەتە بە نابینیان و کە سەوسی کتێب و ئەمە گرنگی ئەم بابەتە بۆ ئێوە دەخینە ڕوو لە هەمان کادا تا چەند گرنگە کتێبی لەم جۆرە و هاوشێ و زیاتریش تایبەت بکرێت بە نابینیان و هەروەها دەنگەکە تۆمار بکرێت. من گفتوگۆی ئەم بابەت دەکەم لەگەڵ کاکێ من ئامێدی کە مامۆستا لە پەیمانگای نابینایی هەولێر بەشێکی ڕاستەوخۆی لە ستودیۆ ئامادەیە. بانی باش مامۆستا بەخێر بێ. بەیانتان باش. بانی باش بەخێر بێ. سپاستان دەکەم. مامۆستا ئەمێت لە دەستپێکدا جیاوازیەکەم بۆ بکەی ینی لە ئێستا و لە ڕابردوودا تا چەند جیاوازی هەیە لە ڕووی کتێبەوە بۆ نمونە لە ئێستادا ڕێژەی کتێب تۆمارکردن کتێبی دەنگی بۆ نابینیان تا چەند زیادی کردووە. بڵێ وەڵا ئەگەر سەیرێکی ئاورێک لە مێژوو بدەینەوە مێژووی یەکی زۆر دووریش نا با بڵێن 30 ساڵ بەر لە ئێستا دەتوان بڵێم کتێب شتێک نەوە بە ناوی کتێبی دەنگی لە یعنی کتێبخانەی کوردی کتێبخانەی دەنگداری کوردی نەبوو لە کۆتای هەشتاکان تا سەرەتای نەوەتەکانیش شتێکی ئاوا نەبوو. من ئەوە ناڵێم لێرە و لەوێ چەند نابینایەکی ڕۆشنبیر بە تەکلیفکردن لە برادەرەکانی خۆیان ینی چەند نامێکەیەکیان تۆمار کردبوو لەسەر کاسێت یان چەند هۆنراوەیەک لە دیوانی شعری شاعیرە کلاسیکەکان کە ئەوەی بخۆیان حەزیان پێبوو تۆماریان دەکرد ئەو شتانە هەر هەبووە. بەڵام بوونی ستۆدیۆیەکی گەورە تایبەت بە تۆمارکردنی کتێب بۆ نابینایان کتێبی دەنگی و ئەوە کاتێک پەیابوو لە دوای 1956 و 1970 کاتێک کە ڕێکخراوەکانی تایبەت بە نابینایان و سنتەرەکان لەدایک بوون بیر لەوە کراوەکە ئەم کتێبانە پێویستە نابیناش لێ بێبەش نەبی یان ئەو نەک بەست نابینا تەنانەت ئەو کەسانێک کە نەخوێندەوارن یان ئەو کەسانێک کە توانای خوێندنیان نییە با بڵێن دەتوانن جۆ لەو کتابانە بگرن لەسەر کاسێت بوو ئەو کاتی. ئێستاش لەخوا بە زیاد بێ لەسەر میمۆری و فلاش و ئەو شتانە تۆمار دەکرێت. ئێستا دەبینین کتێبخانەی کوردی بەڕاستی دەوڵەمەندە لە کتێبی دەنگی کتێبێکی زۆر خراوەتە سەر دەنگ ینی حتا دەتوانن نابینای ئەو کەسانێک کە دەخوێننیش دەتوان وەکو سەرچاوە بەکاریان بینن ئەو کتێبانە کتێبی باش کتێبی نایاب خراوەتە سەر فلاش و سەر میمۆری و ئەوانەی کە پێشتر لەسەر کاسێت تۆمارکرا هەمووی نەقلی سەر فلاش و سەر میمۆری و کۆمپیوتەر و ئەو شتانە بووە یعنی لەخوا بە زیاد بێ دەتوانم بڵێم ئێستا کتێبخانەی دەنگی دەوڵەمەندە بەڵام هێشتاش دەیەوێ یعنی لەبەرەوەی لە چاو کتێبەکان لە چاو کتێبی نووسراوەکان هێشتان کەمە یعنی ئینشاڵڵا لە ئایندەدا زۆر تریش دەبی بەڵام ینی لە چاو هەشتاکان بەڕاستی ئێستا زۆر باشە. مامۆستای من کتێبخانەی دەنگی تا چەندێک یارمەتی دەری ئێوە بووە لە خوێندنەوەی کتێبدا؟ وڵا بەڕاستی کتێبخانەی دەنگی یعنی طبعاً ئەوە لێرە و لەوێ هەر ڕێکخراوەک یان هەر سنتەرێک لە هەولێر لە سلێمانی حتا لە دهۆک لە ئەو شوێنانە هەر ڕێکخراوەک تایبەت بەخۆی هەیە کتێبخانە گەندەنگی بەڵام ئەمن بە دەتوان بە نسبەت ڕێکخراوەکەی خۆمان قسە بکەم و ڕێکخراوی ڕۆشنایی بەڕاستی زۆر یارمەتیدارن ئێمەنە هەمووشیان دەتوانم بڵێم هەر هەمویان 100% بە خۆبەخش کتێبەکانمان تۆمار دەکەن طبعاً مۆنتاژ و نەسب و پێتاچوونەوە هەم بخۆمانین ینی نابینایەکان دەیکەن بەڕاستی حتا مۆنتاژکردنەکان ئەوشانە تەنها خوێندن کەسانی ئاسایی و کەسانی چاوساخ بۆمان دەیکەن ئەوانیش دەستیان خۆش بی هەر هەمویان بەخۆ بەخش کار دەکەن مادوونە ناسانە کار دەکەن بەڕاستی زۆریش یارمەتی دەرن. باش مامۆستا ئەمێت باز لەو سەوسی کتێبە بکەی کە ڕاگەاندراوە کە کتێبی دەنگین کتێبەکان چین زیاتر چی لە خۆ دەگرێت تا چەند گرنگە ئەمە گەرۆک و هەنگاوێکی سەرەتاییش بێت بۆ هاوکاری نابینیان کە کتێبەکان تۆمار بکرێت. بەڵێ ئەو کتێبە کۆمەڵە کتێبێک کە دوێنێ دابەشمان کرد لە فیستیڤالەکە فیستیڤالی سێەم بوو بە نسبەت ڕێکخراوەکەمان بەشی دووەم لە سلێمانی کرا بەشی یەکەمیش لە هەولێر کرا تقریبا زیاتر لە 400 فلاش لە هەولێر و لە سلێمانی دابەش کرا لە هەر فلاشێک 130 کتێبی لەسەر تۆمار کراوە کە ئەوەش دەتوانم بڵێم یەکەم جارە لە کوردستان کتێبێکی ئاوا زۆر لەسەر فلاشێک دامدرێ فیستیڤال زۆر کراوە بەڵام 10 کتێب بووە یان 15 یان 20 کتێب بووە بەڵام
130 کتاب بە یەک جار بەڕاستی ئەمە بە شانازیەوە الحەمدوللا یەکەم جارە لە ڕێکخراوەکەمە ڕێکخراوی ڕۆشنایی کرا بەڕاستی کتابەکانیش هەمووی کتابی نایاب و کتابی ڕێکۆپێکن 130 کتابە دوێنێ لەسەر 200 نابینا یان زیاتر لەسەر 200 نابینادا بەشکرا لە تەلاری هونەر ئەویش کتابەکان زیاتر مێژووین سیاسین فکرین فەلسەفین ئەو کتابانە هەندێک لە کتابی ئاینی هەندێک لە کتابانی کتابەکانی پەروەردەی منداڵ و کتێبی منداڵ ینی بەڕاستی کتێبی زۆر زۆر نایە و چاک هەڵبژاردرا لەو ئەو فلاشەی دوێنێ هەمووشیان بە سەردەمیانە تۆمار کراوە هەمووش مۆنتاژێکی باش ینی هەمووشیان نابینا مۆنتاژەکە و پێداچوونەوەکەی کردووە بە کۆمپیوتەری خۆی با بڵێن کتێبەکان هەمووی زۆر کوالیتێکی بەرز و سافی هەیە ینی دەستی خوێنەرانیش خۆشببی بە خوێندنێکی زۆر مەزبوط کراوە بەڕاستی ڕچاوی نابیناش کراوە لەو شتەیانی کە دەست پێ دەکا بە دەستپێکێکی جوان کە تڕاک کۆتایی دێ بەر بەوەی کۆتایی بێت دەڵێ ئەم تڕاکە بە کۆتایی هات یعنی ئەوە هەموو ئیشارەتە بۆ نابینا یعنی ئەم تڕاکە ناپچرایە بەڵکو کۆتایی هات یعنی هەموو ئەو شتانەی ڕووچاو کرایە لێی ئەوەی کە نابینا پێویستیتی کتابەکانیش زۆر کتێبی بەڕاستی باش ناتوانم هەمووی ناوەکانیان لێرەوە بڵێم بەڵام کتێبی ینی جۆرەهای کتێبی لەخۆوە گرتووە هەمووش ینی دەتوانی پشتی پێبەستی بۆ سەرچاوەکان یان بۆ سوودی لێبینی و لە نابینا و لە ئەو کەسانی کە نەخوێندەوارن بۆ هەموو تەمەنەکانیش دەگونجێ بەڕاستی ئەو کتێبانە مامۆستا هەیە من وەکو ئاماژە و پێدا کە دوێنێ 130 کتێب بڵاو بۆەوە و کەسانی چاوسا خوێندویانەتەوە بەڵام نابینایان مۆنتاژیان کردووە دەمێ بزانم لە کاتی تۆمارکردن و مۆنتاژکردندا هیچ ئاسەنگیەک بۆیەوە دروست نەبووە ئەو با بڵێن لە ناحیە مۆنتاژە ئەو شتانە چونکە ئێمە ئێستا لەخوا بەزیادبی کە کۆمپیوتەر هەیە کۆمپیوتەرەکانیش دەنگدارن یعنی مۆبایلەکانمان ئێمە بەرنامەی دەنگی لەسەرە با بڵێن بە ئینگلیزی بە عەرەبی بە فارسییان بە هەر زمانێک کە هەبی بەڵام لە کوردی بەداخەوت جارێ ئەو شتانە لەسەر مۆبایل نییە با بڵێن ئەمە هەر شتێکمان بوێ دەتوانین مۆبایلەکانمان یان کۆمپیوتەرەکانمان قسەمان بۆ دەکا ئینجا ئەو بەرنامانە بەکاردێنین ئەوانێک کە چاوساخ بەکاردێنی یعنی نابینا دەتوانی ئێستا ئیمێل بنێری ئیمێڵی بۆ بێ بخوێنتەوە یان فەیسبوک یان ئەو بەرنامەی یوتیوب یان حتا ئەو بەرنامەی با بڵێن ئەدۆبی ئەدەیشن و ئەو بەرنامانەی کە لە مۆنتاژ بەکاردێ هەموو نابینا دەتوانی بەکاری بینی لەخوا بەزیادبی زۆر زۆر بە ئاسانی دەتوانی بەسەر کەوتوانش دەتوانی بیکە جاران دەیانگوت نابینا لەگەڵ چاوساخ جیاوازی گەلک زۆرە بۆ نمونە چاوساخ زۆر شت هەیە دەتوانی بەکاربینی نابینا ناتوانانی بەڵام ئەو شتانە لە دوای 2000ەکان ینی کە 2005 دەتوانم بڵێم کە کۆمپیوتەری دەنگدار ئەو ئامێرە ئەو بەرنامانە هاتە داخلی کوردستان بوو ئێستا زۆر زۆر بەسەر کەوتوانە بەڵکو نابینا ئەمن دەتوانم بڵێم ئەگەر ئەوە نەبی ینی با بڵێم مبالغە نەبی نابینا دەتوانی لە چاوساخ جوانتر کاری دەنگ کار لەسەر دەنگەکان بکە لەبەرەوەی نابینا احتیمادی زۆر لەسەر دەنگە یعنی کە احتیمادی زۆر لەسەر جۆیە و لەسەر دەنگە ئەو زۆر بە زوانی دەتوانین نەسبی یان مۆنتاژی ئەم کتێبانە بکە زۆر بەسەر کەوتوانەش بەڕاستی یعنی ئێستا ئەگەر جۆ لە کتابەکان بگرن هیچ هەست ناکەن ئەم کاتە مامۆستا ئەمەژە بۆ کرد کە ئێستا بە فلاشە بۆ منار فلاشێک سەوسی کتێبی لە خۆ گرتووە بێت نمونەیەکمان بۆ خەیتەکار چۆناییە لە هەمان کاتە بە ئێمەش پێویستی بی ئێستا ئەمە فلاشە ئەمە دونی ئەو فلاشەماندا بەش کرد فلاشەکە 130 کتابی لەسەرە ئەمەش ئامێری ڕیکۆردەرە با بڵێن ئەوە هەرکەس خۆیتی طبعاً با بڵێن ئەو فلاش دەخوێنتەوە میمۆری دەخوێنتەوە 130 کتاب لەسەر ئەو فلاشەیە یعنی ئێستا ئەگەر ئێمە هەڵیکەین ئەگەر ئەمە ئێستا بسم الله الرحمن الرحیم کتێبخانەی دەنجی ڕۆشنایی ناوی کتێب سێ باسی گرنگ لە باسا گرنگەکانی نوێژ خوێندنەوەی هێمن تۆفیق گەردی
مۆنتاژ و کارە دەنجەکان هاوکار محەممەد حەسەن، پێداچوونەوەی تۆماری ڤیان حەمید عوسمان، ژمارە سپاردن 364 زنجیرە 73 لە زنجیرە ڕێنماییەکانی ڕێگای ڕاست، ژمارەی لاپەڕەکانی 92 لاپەڕەیە و چاپی یەکەمە و ساڵی چاپیشی 1433 کۆچی بەرامبەر بە 2012 میلادیە. لە بڵاوکراوەکانی کتێبخانەی پێشینە و ژمارەی پەیوەندی بریتیە لە 050 479 ئەمە نمونەیەکە ئەمە تڕاکی دووەم دێتن با بڵێن واتە کتێب سەرتا ئاماژەی پێ دەکات و پاشان هەڵی دەبژێردرێت کام کتێبەتانەوێت. بەڵێ یعنی ئێستا با بڵێن ئەو هێمنگەردی ئەمە خوێنەرەکە بۆ چاوساغا ئەویت کە هاوکار محەممەد مۆنتاژ پێداچۆنەوە ڤیان حەمید ئەوە هەردووک نابینان یعنی بەڵام کەس هەست ناکە کە نابینان لە جوانی کارەکانیان بڵێ و 130 کتابی ئاوا یعنی با بڵێن فکریە فەلسەفی تێدایە فکری تایە و پەروەردەکردنی منداڵ و یعنی مێژوو ئەوەی مێژووی کورد و مێژووی وڵاتان و مێژووی ئەوروپا و ئەم کتابانەی هەموو بەخۆ لە خۆ گرتەوە ئەو فلاشە بڵێ ئیتر ینی بەڕاستی من لێرەوە دەستخۆشی لە بەشی کتێبخانەی دەنگی دەکەم و لێرەوە دەستخۆشی لە هەموو کەسێک دەکەم هەر ڕێکخراوەک هەر لایەنێک هەر دەستگایەک کە خزمەتی جوان بە کەم ئەندام بەگشتی و خاوەن پێداویستی تایبەت بەگشتی پێشکەش دەکات. بەڵێ ڕێناس. بەڵێ وەکو ئاماژە و پێدا کە ئەو کتێبانتان خوێندوتەوە لەو ماوەیەدا ینی تا چەند بەدەمتانەوە بوون و هاوکاریان کردوون؟ وڵاهی بەڕاستی طبعا ئەمە وەکو ڕێکخراو ینی ڕێکخراوەکەمان داناوە بەڵام لەگەڵ هەم کارە طبعا ئەوە هەموو بەخۆ بەخش و بەبێ بەرامبەر ئەو کارانە دەکرێت. بەڕاستی ئەمن دەتوانم ئیشارەت دەمەوێت ئیشارەت ینی ئاماژە بەیەک شت بکەم ینی هیچ لایەنێک یان هیچ دەستگایەکی حکومی بەڕاستی نییە یان هەموو دێن دەستخۆشی دەکەن بەڵام ئێمە زۆر پێویستمان بە داعمی مادیە ئەگەر داعمی مادی و معنەوی بکرێن کاتە داعم نەکراون تاوەکو ئێستا داعمی مادی نەکراون لەلایەن ڕێکخراوە حکومەتانەوە؟ نەخێر نەخێر نەکراوین هیچ یعنی با بڵێن ئەم شتانە نییە زۆر یعنی لە ڕێکخراوەکەی خۆمان باس دەکەم 100% نییە ڕێکخراوەکانی تریش بەڕاستی ئەو معاناتانیان هەیە یعنی ئێستا ئەگەر بکرێ ئەگەر بێت و داعمی مادی بکرێ و ئامێری سەردەمیانە بەڕاستی ئێستا ناکە ئەو کتێبە بە تەحتاوە دەمگوت ئەمە کتابە دە بۆ 500 کتێب یعنی یەک خوێنەر و یەک ستۆدیۆی احتیادی لە ماڵەکان یان لەو شوێنانە تۆمار بکرێ بەڕاستی ئەوە فەرقی هەیە لەوەی کە ئەتوو 5-6 ستۆدیۆت هەبی و 5-6 خوێنەرت پێکەوە هەبی هەر خوێنەرێک و کتابێکی بدەیە دەست یعنی ئەو شتانە هەمووی طبعا بە مادە دەکرێ مادەش سفرە لە لای ئێمە ئەو کەسانی کە کار دەکەن هەمووی خۆ بەخشە حتا ئەوەی کە دوێنێ هاتین لە هەولێر ڕاهاتین هەموو باسەی بە سیارەی شخصی و بە لەگەڵ برادران و لەگەڵ ئەو کەسانەوە طبعا هەمووش با بڵێن لەسەر ئەوەی بەرشی خۆمان با بڵێن ڕاستە لە سلێمانی دەستخۆشیان لێ دەکەین ڕێکخراوەکان و سنتەرەکانی نابینا و کەم ئەندام لە سلێمانی ئەوان هەمویان طبعا هەر کەس لەسەر هاوکاری خۆی هات ئەو شتانی پێشکەشی ئەو کتێبخانەیە کرد. باش مامۆستا لە قسەکانی پێشووتردا ئەمەژە بۆ کرد 400 فلاشە ینی منەمێ بپرسم 200 فلاش لە سلێمانی دابشکراوە بەسەر نابینیان 200ەکەی تر لە هەولێر پێشتر چۆن بوو ئەم کەم تا زۆر گەبیستی ئەو بووین کە کتێبی دەنگی بۆ نابینیان هەیە پێشتر ئەمە هەنگاوی تازای بە فلاش ئەی پێشتر چۆن بووە چۆن تۆمار کراوە؟ ئەمن لەسەر پێشتر هەندێک ئاماژەم پێکرد یعنی لە بدایەتی بەسم ساڵانی ڕابردووە ساڵانی ڕابردوو لەسەر کاسێت تۆمار دەکرا طبعا هەر کتێب هەبووە 20 کاسێتی دەویست کتێب هەبووە 40 کاسێتی پێویست بوو با بڵێن نامینکە هەبووە 2 کاسێتی پێویست بووە با بڵێن ئەمە لەسەر کاسێت دەکرا لە نۆهەتەکان حتا 2010 تقریبا لەسەر کاسێت تۆمار دەکرا پاشان لە پاش 2000
11 و 12 لێ دەتوان بڵێم لەو کاتانی کە میمۆری و فلاش و کۆمپیوتەر و ئەو شتانە کە CD ئەو شتانە کە هاتە بازار ئێمە هەمومان ینی با بڵێن گۆڕیمان خزمانە سەر CD ئێمە با بڵێن ڕێکخراوەکان من CD وەرگرتووە CDشمان دابش کردووە با بڵێن ئەمە فیستیڤاڵی سیان بوو فیستیڤاڵی یەکەم لەسەر CD تۆمار کرا با بڵێن CD دابش دەکرا ئەو ئینجا بۆ پاشان DVD و ڕێکخراوەکانی تریش یعنی ئەوانی کە تایبەت بە تۆمارکردنی دەنگ لەسەر CD و لەسەر DVD با بڵێن لە دوای کاسێت مەرحەلەی دووەم قۆناغی دووەم بووە CD پاشان ئێستا پاش 2015 و 16 هەمووی لەسەر میمۆری و لەسەر فلاش دەیکا ئێمە حەزمان پێمان خۆشە یعنی ئەگەر لە دوای دیڤیدیان میمۆری لە دوای میمۆری فلاش ئەگەر شتێک پیابی نابینان دائما لەگەڵ سەردەم ینی دەڕۆین دەمانەوێت ئێمە دائما پێمان خۆشە ینی بە بەرزترین کوالێت سەردەمیانەترین کوالێت شت پێشکەش بکەین ینی بە تایبەتی کتێبخانەی دەنگی ڕۆشنایی ینی با بڵێن حەز دەکا چونکە نابینە زیاتر ئەعتیمادی لەسەر دەنگە پێی خۆشە کامەی سافە کامەی کوالێتی بەرزە جۆ لەو بگری بەڕاستی سوود لەوی ببینی پێشان لەسەر کاسێت و پاشان بۆ CD پاشان ئێستا فلاش و میمۆریە بەڵێ ئەمە قۆناغەکانە یعنی ئەگەر لە دوای ئەم قۆناغە شتێک هەبی بێگومان دەچینە سەر ئەو شتا کە لە ئایندەدا دێتەکایەوە لەگەڵ تەکنەلۆژیا با بڵێن بێگومان مامۆستای من وەکو ئاماژە و پێدا ئەمە ڤیسیڤاڵی سێمە کە ئەنجام دەدرێت لە چاو ڤیسیڤاڵەکانی پێشووتردا هەست بەوە دەکەی کە خوێنەر یاخود گوێبیستی کتێبی دەنگی زیاتر بووە؟ بڵێ زۆر زۆریش هەستمان کردووە زۆر زۆر زیاتر بووە بڵێ بەڵکو زۆر جاریش تەلەفۆنمان بۆ دەکرێیان بە عشقەوە دەڵێن چ کتێبێک لە ڕێگایە چ کتێبێک لە دایک دەبی یعنی کام کتێب هەیە فیستیڤاڵی یەکەم و دووەم کتێبەکان کەمتر بوو ڕاستە ئەو کاتیش بە هەردوو فیستیڤاڵ 130 کتێبی تر دابشکرا بەڵام فیستیڤاڵی سێیەم یەکسەر 130 کتێب بە یەک جار یعنی پێدا بڵاو بۆیەوە دەمەوێت یەک ئاماژەش بکەم چکە ئێمە باسمان لە باسی کوالێت و سەردەم و ینی با بڵێن تەتەوەڕ و پێشکەوتنە ئێستا ئێمە ئەپلیکیشنێکمان هەیە کتێبخانەی دەنگی ڕۆشنایی سەر بە ڕێکخراوەکانمان بەڕاستی ئەپلیکیشنی ڕۆشنایی ئەوە یەکەم ئەپلیکیشنە لە هەموو عێراق دەتوانم بڵێم کتێبەکانی خۆمانی لێ کۆبوویتەوە ئەپلیکیشنەکەس لەسەر با بڵێن بە ئایفۆن بۆ ئایفۆن و بۆ ئەندرۆیدە دەتوانی هەر کەسێک بیوێ بەس بنووسی ڕۆشنایی بە ئینگلیزی و بە کوردی بە پیتەکان نووسرایە ڕۆشنایی ئێستا لە پلی ستۆر لە ئەپستۆر هەیە بە دوای سێرچ بکەن دەتوانن دای بەزێنن ئەو کتێبانی کە ئێمە دابەشی دەکەنەوە ئەو کتێبانی کە تۆمار دەکرێت زوو ئەبدەیتشی بۆ دێ هەمووی دەچتەنەوە ئەو ئەپا با بڵێنەوە ئەو بەرنمەیە ئەو بەرنمەیەش هەر کەسێک بیوێ دەتوانی جێ لێبری و یانیش دانلۆدی کە دای بەزێنی بۆ خۆی بخەتە سەر مۆبایلەکەی دای بەزێنی بۆ خۆی بەبێ ئینتەرنێت دەتوانێت جێ لێ بگری ئەو ئەپلیکیشنە لە هەمووشی گرنگتر با بڵێن نابینا ئیش لەسەر ئەپەکە دەکا ڕاستە هەندێک چاوساغی وەکو دیزاین وەکو با بڵێن جوانکاری کەسی ئاسایی بۆمان دەیکا بەڵام وەکو سەرخستنی کتێبەکان یان کوالێت و ئەو شتانە و پێداچونەوە هەموو نابینا لەسەر ئەو ئەپە ئیش دەکا یەکەم ئەپلیکیشنیشە دەتوانم بڵێم یعنی لەسەر ئاستی عێراق بە تەحەداوە با بڵێن پێم خۆشە هەمووی بخرێتە سەر ئەو ئەپێکیوە چونکە ئەوە بەڕاستی هەموو کتێبەکانی لە خۆ کۆ کردیتەوە با بڵێن ناچان ڕاستە هەیە بێ لە ئەپلیکیشنی ڕۆشنایی با بڵێن سایتمان هەیە لە فەیسبوک لە یوتیوب لە تەلیگرام ئەوش هەموو کتێبەکانی لە خۆ خڕکردیتەوە بەڵام ئەپلیکیشنەکە شتێکی سەردەمیانە و تازەترین با بڵێن بەرنامەیە کە ئێستا حالیان ئێمە دەستمان پێکرد مامۆستا منەمەوێت ڕوانی تام بزانم سەبارەت بەم کتێبە دەنگیانە کە لە ئێستا سەوسی کتێبە بە دیاریکراوی داواکاریتان چییە؟ ئاین لەدا لە مودەیەکی نزیکدا نەک سەوسی بگرە زیاتریش نەک 400 فلاش بگرە زیاتریش بۆ تەواوی شارەکان بۆ نابینیان دابینکرێ بۆی زیاتر پەرە بە توانە ڕۆشنبیریەکان بدرێ.
والله بەڕاستی بێگومان ئێستا ئێمە کەگوتمان با بڵێن 2 فیستیڤالمان کرد لە هەولێر و لە سلێمانی زیاتر لە 400 فلاشمان دابەش کرد بۆ هەردوولا بەڕاستی ئەگەر بێت و دەستمان بگرن و یان ئەگەر بێت و دعم و ئەو شتانە هەوی با بێن بخۆیان سیر بکەن دەتوان بێن بخۆیان سەیری کارەکان بکەن یعنی بێگومان ئەگەر ئەو شتانە هەبی زۆر زیاتر هەم لە ڕووی ژمارەوە ژمارەکان زیاتر دەکەین هەم لە ڕووی کە گەیاندن بەڕاستی کاری زۆر باشتر و کاری چاکتر دەکرێت بەڕاستی یعنی بەداخەوە لە کوردستان یعنی نامەیە زۆر ئەو شانە بڵێن بەڵام دعم زۆر کەمە یعنی ئەو نابینایانە ئەم زۆر جار باسم لەوە کردی هەل لەخێر خۆشمان کە دادەنشین باس لەوە دەکەین یعنی نابینای کوردستان یان نابینای عێراق بەعام لە نابینای ئەوروپا زۆر زیرەکترە لەبەرەوەی بۆ نابینای ئەوروپا یان ئیخەلیج هەموو شتەکانی بۆ بەردەست خراوە یعنی هەموو ئامێرەکانی هەیە هەموو خەریتەی GPS و ئەو شتانە یعنی با بڵێن حتا سیارەی تایبەتی هەیە کە چۆی ببێ کەسی تایبەت هەیە دەستی دەگری بەڵام نابینای کوردستان لەو شتانە هەمووی پشت بەخۆی دەبەستی اینجا دەتوانی تەحەتا بکە و کار بکە ئەی ئەگەر بێت و وەکو ئەوروپایان وەکو خەریج نابینا ئەو شتانی بۆ دابین بکرێکە ئەویش هەمووی بە دەرەزێک پشت بە دەعمی مادی دەبەستی نابینا کوردستان دەتوانم بڵێم بەڕاستی تێپەڕ دەدا پەڕاستی لە دەتوانم بڵێم شان بەشانی ئەوروپا و خەریج ئەگەر زیاتر نەبی لەگەڵوان هیچی کەمتر نابی کە خزمەت بگەینی بە دەوروبەری خۆی من باسی ئەو کتابانم کرد ئەو کتابانە ئێستا کە تۆمار کرایە ئێوەش دەتوانن سوودی لێ ببینن یعنی زۆر فەرقی هەیە ئەگەر نەتوێ حەز لێ یعنی کارێک دەکەی لەناو سیارەی خۆتی کە دەڕۆی فلاشێکە و لەسەر سیارەکە دادنێ و جێ لە کتابەکان دەگری یعنی نەک نابینا چاوساخیش دەتوانی سوود لەو کتابانە بگری و بیان خوێنێتەوە یان کەسێک کە نەتوانی کتاب بخوێنێتەوە خوێندەواری نەبی یان حتا ئەو کەسانی کە لەسەر کارە ئەو کەسێک کە ئیش لە کۆمپیوتەرێکی خۆی دەکات ئیشی تکەی هەیە دەتوانی لە جیاتی گۆرانی گوێ لە کتابەکان بگری با بڵێن مەسەلەن بگو بخۆی هەڵی بکە هەم سوودی لێ دەبینی و هەم زانستەکە بۆی زیاد دەبی و هەم یعنی ئیشەکەی خۆشی دەکات هیچ یعنی مەقسەدم دەمەوێت ئەوە بڵێم ئەو کتابانەی ئێمە دەیکەین بۆ گشتە نەک بە تەنها بۆ نابینا بۆ هەموو خەڵم پێداویستی تایبەتە لە هەموو ڕووەکانەوە بەڵکو بۆ ئاساییەکانیشە ئیجا بۆیە ئەگەر بەڕاستی دەستمان بگیرێ و دەعممان هەبی زۆر بە تەکیدەوە زۆر لەوە زیاتر دەتوانین کار بکەین لە جیاتی خوێنەرێک 20 خوێنەر پیا دەکەین لە جیاتی ستۆدیۆیەک 20 ستۆدیۆ دەتوانین دابین بکەین و ینی یەک مایک دەکڕین لە لای ئێوە ئاسان ینی ئاساییە کە ڕوون و ئاشکرای ئێوە کە لە زگای ڕاگەیاندنە لە NRT یەک مایک بە 5 وەرەقە و 6 وەرەقەیە یعنی کۆمپیوتەرێک بە 10-12 وەرەقە ئامێری دەنگ ینی ئەو شتانە هەموو پارەیە بەڕاستی هەموو مادەیە ینی هیچ ئەوەش نییە کە ینی هەر کەسێک هیچ عیب نییە وەکو بڵێن کە ئەو بەشتانە بازەکەم هەر کەسێک دەتوانی ینی توانای خۆی باز بکە ینی ئێمە توانایەکەمان ئەو هەندەیە ئەوەی لێ دەرچووە ئەگەر توانایەکان زۆرتر بی بە تەکید شتی زۆرتر و فلاشی زۆرتر و ینی دەتوانین نەک تەنها بۆ کوردستانی خۆمان بۆ کوردستانی دەوروبەریش دەتوانین ببەخشین یعنی ئەم شتانە زۆر جار بالمناسبە ینی باز دەکەن بە زمانی شیرینی بادینی یان زمانی کرمانجی دەڵێن ئێوە هیچ بۆمە ناکەن ینی بەڕاستی نییە ئەو شتانە زۆر کەمە ئێستا خۆ بەخشمان هەیە لەسەر بە زمانی سۆرانی با بڵێن تۆمار دەکە بەڵام ناتوانانی هەموو زمانێکیان هەموو کتێبێک تۆمار بکە ئەوە هەموو کەسانمان پێویستە بەڕاستی خەڵکمان پێویستە و ئامێرمان پێویستە و دەعممان پێویستە بەوەی کە بتوانین ئیشی زیاتر بکەین ئینشاڵڵا ئەو هەمویان گوێیان لە دەنگی ئێمەیە و هەمیشیان دەتوانن بێن کارەکانمان ببینن لە نزیکەوە ینی باشە مامۆستا ئەمێ بزانم کتێبی تر چیتان دەوێت ینی بەدەر لەو سەوسی کتێبە بەدەر لە کتێبەکانی ئەوانەی کە کاسێتن ڕابردوو بوونیان هەبووە چ کتێبێک هەیە ینی ئەمانەی کە ئاماژۆ پێکرد سیاسی و فکری و ئەم بابەتانە بوون چ کتێبێکی دیکەتانەوێت ناوەڕۆکەکەی بزانن لی تێبگەن گوێبیستی بن ینی کە لە ئایندە دەکرێت بەڵێ بەڵێوەڵا کە بتانەوێت لە ئایندە بکرێ کتێب زۆرە با بڵێن کتێب ماشەڵڵا ئەمن باسم لەوە کرد
کتێبخانەی دەنگی ئێستا لە 2022 ئێستا کە قسەی دەکەین کتێبخانەی بەگشتی کتێبخانەی دەنگدار ئەوەی کە هەموو سنتەر و ڕێکخراوەکانی تایبەت بە نابینا و بەکەم ئەندام و ئەوەی کە لە کوردستان لەدایک بوونە و کاریان لەسەرکردە ئێستا زۆرە بەڵام بەنسبەت ئەو کتێبانەی کە چاپ کراوە هێشتان زۆر کەمە. ئێمە ئەگەر پێمان بکرێت دەمانەوێت هەموو کتێبەکان زۆرەهای کتێب ئەوەی کە ئەو کتابانی کە نووسراوە لە کۆن و لە ناوەڕاست و لە ئێستاش کە دەنووسێ دەمانەوێت ئەو کتابانی کە بزانین سوودبەخشە بۆ ئاین و بۆ مرۆڤایەتی و بۆ گەلەکەمان و بۆ نیشتیمانمان ئێمە دەتوانین حەزمان لێە و یان لە فکرماندا هەیە و لە نیازیشماندا هەیە کە تۆماری بکەین بەڵام هەموو کاتی دەبێت یعنی ئێستا کە 130 کتێب بەڕاستی 130 کتاب لە هەر با بڵێن بابەتێک چەند کتێبێکمان هەڵبژاردووە با بڵێن بەڵام ئەگەر بێت و زیاتر بکرێ ئێمە لە نیەتمان هەیە ئەو کتێبانە بە تایبەتی کتێبی شاعرانی کلاسیک بەڕاستی وەکو ناڵی و مەحوی و مەولەوی و ئەو شتانە کراوە بەڵام وەکو گوتم لە کۆن لەسەر کاسێت کراوە کە خرایتە سەر سیدی یان ئێستا بوویتە میمۆری بەڕاستی کوالێتەکەی نزمە ئێمە نیەتمان هەیە کە ئەو شتانە هەمووی دووبارە بکەینەوە و لەسەر کوالێتی بەرز بە بەرنامەی بەرز دیسان تۆمار بکرێت و هەروەها ئەو کتابانەی کە با بڵێن ڕشتەی مرواری و یان شەرەف خانی پەدلیسی مێژووی با بڵێن ئەوی کە مێژوویکە کووردە و ئەو کتێبەکانی مێژووی ئەوانەی کە کراون بەڵام کوالێتیان نزمە دەمانێت دووبارەیان بکەینەوە بەڕاستی بەڵێ ئەمەش هیوای سەرکەوتنە زیاتر بۆ خوازی هیوای بەردەوامی هیوادارین ئەو کتێبانی کە نەکراوە لە داهاتوودا لە مدەیەکدا بکرێن هەمووی لە با بڵێن لە فکرمان هەیە و لە داشمان ناوە بەڕاستی حازریشمان کردووە بەڵام هەندێک کتێب هەیە بەڕاستی مجلەدا ینی بەرگی زۆرە مەثەن ئێستا کتێب هەیە 20 بەرگە ئێمە ئەوانش لە نیەتمان هەیە بیکەین بەڵام هەروەکو گوتم بەڕاستی خوێنەری باشی دەوێ و ماندووبوونێکی زۆری دەوێ یعنی کە ئەو شتانە بکرێ ئەوەش هەموو پشت دەبەستێکە لەوەی کە خوێنەرمان زۆر بێ ئەو کەسانی کە بۆمان کتێب دەخوێندنەوە و ستۆدیۆی باشتری دەوێ بەڕاستی بۆ تۆمارکردنی زۆر سپاس دەکەم مامۆساکە لەگەڵمان ئامادە بووی سپاس بۆ زانیارەکانت زۆر سپاس بۆ مامۆستا هێمن ئامێدی مامۆستا لە پەیمانگای نابینەی هەولێر سپاس بۆ تۆ زۆر سپاسان دەکەم سپاس بۆ کەناڵەکەتان بەڕاستی کەناڵەکەتانش لە خزمەتە ینی ئێمە زۆر سپاسان دەکەین کە بەڵێ بێگومان لە بەرنامەی بەیانی باش کورسان لەگەڵتان بەردەوام دەبین بەڵام لە ئێستادا وچانێک وەرەگرین